بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان يا أيها المزمل أيو كسي خود دا بوشيوا أي محمد قم الليل إلا قليلا شو هستا نويش بكا مگر كميچي نبيت نصفه أو انقص منه قليلا نيويا كم تر لنيوي ليه كم بكروا أو زد عليه ورتل القرآن ترتيلا ياخد زياتري بكو دوري قرآن بكروا بورديو لسرخو إنا سنلقي عليك قولا ثقيلا چونك براسي اما فرمودو گفتارێکی سنجين داد بزينين سرد كبهويوا برنگاري اركو زحمتي زور دبيت إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا براستي خۆپێگەیاندن لە شەودا قورسترە لە ڕووی کردار و باشترە لە ڕووی گفتارەوە إن لك في النهار سبحا طويلا تۆ بۆت هەیە لە ڕۆژدا هەوڵ بدەیت بانگەواز بکەیت و بگەڕێیت کۆششی زۆر بکەیت واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا تۆ هەمیشە باناوی پەروەردگارت وێردی سەرزارت بێت بەدڵسۆزی و ملکەچیەوە ڕووی تێبکە رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا ئەو زاتەی کە تۆی ڕەوانە کردووە خاوەن و پەروەردگاری ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوایە جگە لەو هیچ خودایەکی تر نییە فەرمانی بەدەست بێت کەواتە هەر ئەو بکە بە پشتیوانی خۆت و داوای یارمەتی هەر لەو بکە واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا لەبەرامبەر گفتاری ناڕەوای خودانە ناسانەوە هەردەم خۆڕاگر بە و بە شێوازێکی جوان بەجێیان بهێڵە وذرني والمكذبين أولي النعمة ومهلهم قليلا واز بهێنە لە من و لەو خاوە ناز و نیعمەتانەی کە ئاینی من بەدرۆ دەزانن تۆ کەمێک مۆڵەتیان بدە إن لدينا أنكالا وجحيما بەڕاستی ئێمە کۆت و زنجیر و دۆزەخمان ئامادە کردووە بۆ ئەو جۆرە تاوان بارانە وطعاما ذا غصة وعذابا أليما هەروەها خۆراکێک کە لە گەرو دەگیرێت سەرڕای سزای بە ئێش و ئازار يوم ترجف الأرض والجبال وكانت الجبال كثيبا مهيلا لە ڕۆژێکدا کە زەوی و چێوەکان دێنە لەرزە سەرنجام چێوەکان ورد و خاش دەبن وەکو تەپۆڵکەی لمیان لێدێت إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم كما أرسلنا إلى فرعون رسولا خۆ بەڕاستی ئێمە پێغەمبەرێکمان بۆ ڕەوانە کردوون کە بووەتە شایەت بەسەرتانەوە هەروەکو چۆن بۆ لای فرعونیش پێغەمبەرێکمان ڕەوانە کرد فعصى فرعون الرسول فأخذناه أخذا وبيلا جا فرعون یاخی بوو لەو پێغەمبەرە ئێمەش بەتوندی پێچامانەوە و بەڵایەکی گەورەمان بەسەرهێنا فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا ئەگەر ئێوە لەسەر یاخی بوونتان بەردەوام بن جا چۆن خۆتان دەپارێزن لە ڕۆژێک کە منداڵ پیر دەکات و سەری سپی دەبێت السماء منفطر به كان وعده مفعولا ئەو ڕۆژە ئاسمان بە هەموو ئەستێرە و هەسارەکانیەوە لەت و پەت دەبێت بێگومان ئەو بەڵێنە هەر دێتە دی إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا بەڕاستی ئەم سوورەتەش یادخەرەوەیە و ئامۆژگاریە بۆ ئەو کەسەی دەیەوێت ڕێگە بەرەو پەروەردگاری بگرێتە بەر
إن ربك يعلم أنك تقوم أدنى من ثلثي الليل ونصفه وثلثه وطائفة من الذين معك والله يقدر الليل والنهار علم أن لن تحصوه فتاب عليكم فاقرؤوا ما تيسر من القرآن علم أن سيكون منكم مرضى وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله وآخرون يقاتلون في سبيل الله فاقرؤوا ما تيسر منه وأقيموا الصلاة وآتوا الزكاة وأقرضوا الله قرضا حسنا وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله هو خيرا وأعظم أجرا واستغفروا الله إن الله غفور رحيم. بەڕاستی و پەروەردگارە چاک دەزانێت کە تۆ نزیکەی 2/3 شەو یاخود نیوەی یا سێیەکی هەڵدەستیت و شەو نوێژ دەکەیت هەروەها هەندێک لەوانەی کە لەگەڵتدان خدا ئەندازەی شەو ڕۆژ دیاری دەکات خدا زانیوێتی کە ئێوە هەرگیز نازانن دیاری بکەن و ئاماری بکەن ئەگەر ئەو نەیکردایە لەبەرەوە تەوبەی لێوەرگرتن جا چەندتان توانی و چۆنتان بۆلووە لە شەو نوێژ و لە کاتی تردا قورئان بخوێن و دەوری بکەنەوە چونکە ئەو خودایە میهرەبانە و دەزانێت لەوانەیە کەسانێکتان لێ نەخۆش بکەوێت و کەسانی تریش ببن لە زەویدا بگەڕێن بە شوێن بازرگانی و فەزلی خودادا و کەسانی تر لە داهاتوودا بجەنگن بۆ لابردنی کۆسپەکانی سەرڕێی دینی خوددا و بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ئەو کەواتە چەندەتان بۆ کرا ئەوەندە قورئان بخوێن و نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن و زەکاتیش بەو شێوەی دیاری کراوە بیدەن و خەرز بە شێوەیەکی جوان بە خوددا بدەن ئەوەی بۆ خوددا ببەخشرێت خودای گەورە بە قەرزێکی دادەنێت کە بە ذاتی خۆی درابێت هەر دەست پێشکەریەکی چاکە بکەن بۆ خۆتان سبەی دەیبیننەوە لە لای خوددا دەستان دەکەوێتەوە بە باشتر و پاداشتی گەورەتر دەداوای لێخۆش بوون هەر لە خوددا بکەن و دڵنیا بن ئەو خودایە لێخۆش